بەناوی خوای بەخشندە و میهرەبان بەناوی گەلی کوردستان دانیشتەکەمان دەکەینەوە دانیشتنی ژمارە 14 وەرزی گرێدانی یەکەم ساڵی یەکەم خولی پێنجەمی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان. ئێستش داوا لە بەڕێز سکرتێری پەرلەمانی کوردستان دەکەم بەرنامەی کاری دانیشتەکەمان بخوێنێتەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەرنامەی کار بەپێی حکمی بورگەی یەکەم و دووەم و سێیەم لە مادەی 16 و بورگەی یەکەم لە مادەی 19 و مادەکانی 47 و 48 و 52 55 56 57 لە پەیرەوی ناوخۆی پەرلەمان کوردستان داش عێراق دەستەی سەرۆکاتی پەرلەمان بریاریدا بەرنامەی کاری دانیشتنی ژمارە 14 ئاسایی خولی بەهارەی ساڵی یەکەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان لە کاتژمێر 11 پێشنەوە ڕۆژی پێنجشەممە ڕێکەوتی 11 حوتی 2019 بەم شێوەیە بێت. یەکەم سوێن خواردن و جێگرتنەوەی ئەمر بە ڕێزانەی ناویان لە خوارەوە هاتووە بەپێی حکمی مادەی 27 پەیرەوی ناوخۆی پەرلەمان لە شوێنی ئەو پەرلەمانتارانەی کە بەپێی بڕگەی هەشتم لە مادەی 22 پەیرەوی ناوخۆی پەرلەمان بەدەست کێشاوە لە ئەندامەتی پەرلەمان هەژمار دەکرێن. یەک بەڕێز لەنجە ئیبراهیم عەبدوڕەحمان لە شوێنی بەڕێز واڵە فەرید ئیبراهیم. دوو بەڕێز شیرین یونس عەبدوڵڵا عەزیز لە شوێنی بەڕێز بێگەر درشا شوکرەڵا. سێ بەڕێز هیمدات صباح بلال محەممەد لە شوێنی بەڕێز ئایدن معروف سەلیم. چوار بەڕێز باپیر کامەلە سەلمان کامەلە لە شوێنی بەڕێز عەبدوڵڵا مەحموود محەممەد. دووەم میکانیزمی هەڵبژاردننی سەرۆکی پەرلەمان بەپێی حکمی مادەی 14 و بڕگەی چوارەم لە مادەی 15 پەیرەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان داش عێراق. سێیەم خوێندنەوەی یەکەمی پێشنیازی بریاری دیارکردنی ڕۆژی 3 2014 وەک ڕۆژی کۆمەڵکوژی یەزیدیەکان بەپێی حکمی مادەکانی 1982 لە پەیرەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان داش عێراق. داش داوا لە سکرتێرەکەین بۆ خوێندنەوەی پوختەی دانیشتن و ناوی پەرلەمانتارانی ئامادە نەبوو بە مۆڵەت و بێمۆڵەت. بەڕێز سەرۆکی پەرلەمان پوختەی دانیشتنی ژمارە 13 ئاسایی ڕۆژی چوارشەممە ڕێکەوتی 10 حوتی 2019 بەم شێوەیە خوارەوە بوو. یەک دەستپێکردنی دانیشتن لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان. دوو خوێندنەوەی بەرنامەی کار و پوختەی دانیشتن و ئامادەبوو ئامادەنەبووان ئەندامانی دانیشتنی پێشوو. سێ دەستپێکردنی بەرگەکانی بەرنامەی کار لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان. چوار متمانەدان بە زۆر بەڕێز جەنابی مەسرور مەسعود مستەفا بارزانی بە 88 دەنگی پەرلەمانتار. 5 خوێندنەوەی ناوی جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران و وەزیرەکانی کابینەی وەزاری نۆیەمی هەرێمی کوردستان لەلایەن بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران. 6 متمانەدان بە جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران و یەکە بە یەکە وەزیرەکان لەلایەن پەرلەمانتاران. 7 سوێند خواردنی بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران بۆ وەزیرەکانی کابینەی وەزاری نۆیەمی هەرێمی کوردستان. 8 تەواوکردنی بڕگەی سەیەمی بەرنامەی کار لەلایەن بەڕێز جێگیری سەرۆکی پەرلەمان. 9 خوێندنەوەی هێلە گشتیەکانی بەرنامەی کابینەی وەزاری نۆیەم لەلایەن بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان. دا کۆتایی هاتنی دانیشتن لەلایەن بەڕێز سەرۆکی جێگیری سەرۆکی پەرلەمانی کوردستان. ناوی ئەو ئەندامانەی مۆڵەت پێدراویان بەبێ مۆڵەت ئامادە نەبوو بۆ دانیشتنی ژمارە 13 ئاسایی خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان لە بڕواری 10 حوتی 2019. 1 شنۆ عەشقی عەبدوڵڵا ئامادە نەبوو. 2 شیرین ئەمین عەبدولعەزیز ئامادە نەبوو. 3 عوسمان عەلی سمایل مۆڵەت. سوپاس. زۆر سوپاس. بەڕێزان پێشەوەی دەست بە جێبەجێکردنی خاڵەکانی بەرنامەی کاری ئەم دانیشتە بکەین بەداخەوە دوێنێ 10 حوت بەهۆی پەلامارێکەوە لە پیرانشار و دوجار بەهۆی تۆپبارانی ناوچەی سیدەکانەوە هاوڵاتیەکی هەرێمی کوردستان بە ناوی زەیتون قادر چیچۆ شەهید بووە و هەردوو براکەی عەلی و سیروان بریندار بوون. بە ناوی پەرلەمانی کوردستانەوە پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی خانەوادەی ئەم شەهیدە و هیوای چاکبوونەوەش بۆ هەردوو براکەیە خوازین. وەکو پەرلەمانی کوردستان ئیدانەی هەر جۆرە کردار و پەلامارێکەکەین کە هەر هێز و لایەن و گروپێک خاکی هەرێمی کوردستان ئیستیقلال بکات بۆ پەلاماری وڵاتانی دراوسێ و بەهۆیەوە ئەو وڵاتانەش هێرشی سەربازی و تۆپبارانی ناوچە سنووریەکانمان بکەن و لە ئەنجامدا هاوڵاتیانی کوردستان زیانی گیانی و مادیان بەربکەوێ. دەبێت ئاستێک بۆ ئەم جۆرە کار و کردەوانە دابنرێت و شەڕ و ململانیەکان لە هەرێمی کوردستان دوور بخرێنەوە و ئاسایش و سەقامگیری هاوڵاتیانی کوردستان نەکرێتە قوربانی. ئێمە وەکو پەرلەمانی کوردستان لایەنگر و پشتیوانی چارەسەری ئاشتیانە و دیموکراسیانەی پرسی کوردین لە پارچەکانی دیکەی کوردستان
کە بە لێکتێگەیشتن و دیالۆگ و ڕێگەچارەی سیاسی و دیپلۆماسی چارەسەر بکرێن بەڵام دژی هەر جۆرە توندوتیژی و پەلامارێکی سەربازی و بۆمبارانی فڕۆکە و تۆپبارانی ئەو وڵاتانەی ئەگەر لایەنەکانی ململانێ سوورن لەسەر ئەوەی شەڕی چەکداری و پێیان وایە چارەسەری سەربازی کێشەکان چارەسەر دەکات داوایان لێ دەکەین ئاستێک بۆ ئەمە دابدرێ و کێشە و ململانەکان و کار و کردەوەکانیان لە هەرێمی کوردستان دوور بخەنەوە. بەڕێزان ئێستاش بە پێی بەرنامەی کار دەست بە جێبەجێکردنی خاڵەکانی دەکەین. ئاماژەدان بە حکمی مادەی 9 هەمواری حوتەمی یاسای هەڵبژاردن و مادەی 27 پەیڕەوی ناوخۆ و ئاماژە بەوەی بە ژمارە نووسراوی 4544 لەدەی حوتی 2019 کە کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان ئاراستنی پەرلەمانی کوردستانیان کردووە ئەم چوارناوەی لای خوارەوە جێگەی ئەو پەرلەمانتارە بەڕێزانە ئەگەرنەوە کە دوێنێ متمانەی پەرلەمانی کوردستانیان بەدەستهێنا بوون بە وەزیر لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان. ئەو ناوانەش بریتین لە بەڕێز لەنجە ئیبراهیم عەبدوڕەحمان لە جێی دکتۆرە ڤاڵا لە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان، بەڕێز شیرین یونس عەبدوڵڵا عەزیز لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ جێی بەڕێز بێگەر تاڵەبانی، بەڕێز باپیر کامەلە سەلمان کامەلە لە فراکسیۆنی سەردەم بۆ جێی بەڕێز عەبدوڵای حاجی مەحموود، بەڕێز هیمداد سەباح بیلال محەممەد لە فراکسیۆنی بەرەی تورکمانی بۆ جێی بەڕێز ئایدن معروف. ئێستش داوا لە بەڕێز لەنجە ئیبراهیم عەبدوڕەحمان دەکەین بێت بفەرمێت بۆ خواردنی سوێندی یاسایی. من لەنجە ئیبراهیم عەبدوڕەحمان بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاچی کوردستان داژ عێراق و بەرژەوەندیە باڵاکانی بکەم. زۆر سوپاس بۆ هەمووتان. داوا لە بەڕێز شیرین یونس عەبدوڵڵا عەزیز دەکەین کە بێت سوێندی بخوات، سوێندی یاسایی. من شیرین یونس عەبدوڵڵا عەزیز بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاچی کوردستان داژ عێراق و بەرژەوەندیە باڵاکانی بکەم. زۆر سوپاس. بەڕێز هیمداد ساڵح بیلال محەممەد، هیمداد سەباح بیلال من هیمداد سەباح بیلال بەخوای گەورە سوێن دەخۆم پارێزگاری یەکێتی و گەل و خاکی کوردستان عێراق و بەرژەوەندیە باڵاکانی بکەم. Ben İmdat Sabah Bilal, Yüce Allah adıyla Irak Kürdistan halkının ve toprağının birliğine ve yüksek çıkarlarını korumaya and içiyorum. Sağ olun. بەڕێز باپیر کامەلە سەلمان کامەلە. من باپیر کامەلە سلێمان کامەلە بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری لە یەکێتی گەل و خاکی کوردستان بەرژەوەندیە باڵاکانی بکەم. پیرۆزە زۆر سپاس.
بەڕێزان ئێستاش دەست بە جێبەجێکردنی بڕگەی دووەمی بەرنامەی کاری دانیشتەکەمانەکەین کە بریتە لە میکانیزمی هەڵبژاردننی سەرۆکی پەرلەمان بە پێی حکمی مادەی 14 و بەرگەی 4 لە مادەی 15 پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. ئێستا دەرگای خۆپاڵاوتن بۆ سەرۆکی پەرلەمانی کوردستان دەکەینەوە. هەر بە ڕێزێک لە هەر فراکسیۆنێک دەیەوێت خۆی بپاڵێوێت یان دەپاڵێورێت با بفەرمێت. تمام. هیچ بەڕێزێکی تر هەیە خۆی بپاڵێوێت یان کەس بپاڵێوێت؟ دەرگای خۆپاڵاوتن داخرا. ئەو بەڕێزانەی کە خۆیان پاڵاوتە بۆ پۆستی سەرۆکی پەرلەمانی کوردستان بریتین لە بەڕێز پەرلەمانتار دکتۆر ڕێواز فایق، بەڕێز پەرلەمانتار شادی نەوزاد. ئێستا داواکەین سندوقی دەنگدان ئامادە بکرێ و دەست بە پرۆسەکە بکرێ. ئەمەش کارتی دەنگدانەکانن بۆی بە میکانیزمەکان جێبەجێ بکرێت. سندوقی ناوەکان بنووسن دەبێت ناوەکان دوای بنووسنەوە. داوا لە پەرلەمانتارێکی بەڕێزەکەیم بێت ناوی ئەو دوو کاپاڵێوراوە بۆ پۆستی سەرۆکی پەرلەمان لەسەر تەختەکە بۆمان بنووسێت. بەڕێزان گەنجتر ئاخر بۆ ژماردن گەنجترینە، ئەگەر پەرلەمانتارێک بێت باشترە. بەس نووسین جارێ بەس ناو بنووسن کاک. ممنون سپاس. دکتۆر ڕێواز فایق. خاتێکی بکە. تەمام. بەزا دکتۆر ڕێواز بەدڵتە؟ باش. شادی نەوزاد. تمام. سپاس. نەوەڵ هەموو جارێکم وەرەقی سپیمان بنێ. تەواوی تر ئێستا داوا لە تۆکەم کەنج ناوەکان بخوێنەرەوە. وەرەقی سپیمان بۆ
ئێستاش بەڕێزان دەست بە پرۆسەی دەنگدانەکەین داوا لە بەڕێز سکرتێری پەرلەمانی کوردستانەکەین بە پێی ڕیزبەندی ناوەکانی پەرلەمانتاران بە پێی حروفی ئەبجەدی 5 ناوی پەرلەمانتارە بەڕێزەکان بخوێنێتەوە بۆی بێنە ئێرە کارتی دەنگدان وەربگرن و ئازادانە دەنگی خۆیان بدەن. وەرتان کرد تەمام. بەڕێز ئازاد ئەکرەم بەهرام، 2 ئاشنا عەبدوڵڵا قادر، 3 بەڕێز ئەوبەکر عومەر عەبدوڵڵا، 4 بەڕێز ئومێد عەبدوڕەحمان، 5 بەڕێز ئیحسان محەممەد سەلیم. بۆ ئێمەش بێنێ کارتی ئێمەش بێنێ. تکایە بەڕێزان هێمنی هۆڵەکە پارێزن. بەڕێز ئیدریس ئیسماعیل، بەڕێز ئەرشەد حوسێن، بەڕێز ئیسماعیل عەلی تەها، بەڕێز باپیر کامەلە، بەڕێز باڵەم بۆ محەممەد عەلی. بەڕێز بەختیار شوکری سلەیمان، بەڕێز بەدری ئیسماعیل، بەڕێز بژار خالێد، بەڕێز بەهجەت عەلی ئیبراهیم، بەڕێز بەهمان کاک عەبدوڵڵا. بۆی ببەوە کاکە وەرەقەی. بەڕێز بەڵێن ئیسماعیل، بەڕێز پێشەوە تاهر، بەڕێز جەلال محەممەد عەبدوڵڵا، بەڕێز جەلال محەممەد ئەمین، بەڕێز جەمال حوێز مستەفا. بەڕێز جەنان جەبار، بەڕێز جیهاد حەسەن، بەڕێز جوان یونس، بەڕێز چیا حەمید، بەڕێز حەسیبە سەعید. بەڕێز حکمت محەممەد، بەڕێز خەدیجە عومەر، بەڕێز دابان محەممەد، بەڕێز دیاری ئەنوەر، بەڕێز زیکرە ئەحمەد، زیکری ئەحمەد. ذكرى النسرة.
بەڕێز ڕاهی ڕاهبەر بەڕێز ڕزگار عیسە بەڕێز ڕزگار محەممەد بەڕێز ڕۆبینە ئۆمیلک بەڕێز ڕووپاک ئەحمەد بەڵێ بەسەر چاو بەڕێز ڕزگار عیسە سوار عیسە بەڕێز ڕۆژان ئیبراهیم بەڕێز ڕۆژان محەممەد بەڕێز ڕۆمیۆ حوزەیران بەڕێز ڕێبوار عەبدوڕەحیم بەڕێز ریڤینگ محەممەد بەڕێز ڕێواز فایق بەڕێز زانە خالید بەڕێز زیاد جەبار بەڕێز زێدان ڕەشید بەڕێز ژیان تاهر بەڕێز سارە دلشاد بەڕێز سەروان محەممەد بەڕێز سەعید مستەفا بەڕێز سەفین ئاغا بەڕێز سەلام عەبدوڵڵا بەڕێزان پرۆسەی دەنگدانت کایە هێمنی هۆڵەکە پارێزە. بەڕێز سەلمە فەتاح بەڕێز سەرچنار ئەحمەد بەڕێز سەرکۆ ئازاد بەڕێز سەوسەن محەممەد بەڕێز سۆران عومەر بەڕێز سیپان سالم بەڕێز سیروان فەرز بەڕێز شاخەوان ڕەئوف بەڕێز شادی نەوزاد بەڕێز شایان کاکە بەڕێز شنۆ عەشقی بەڕێز شەمۆڵ ئاشین بەڕێز شوان کەریم بەڕێز شیرین ئەمین عەبدولعەزیز بەڕێز شیرین یونس بەڕێز شێرکۆ جەودەت بەڕێز سەباح مەحموود بەڕێز ظاهر محەممەد بەڕێز عەباس فەتاح بەڕێز عەبدولسەتار مەجید
بريس عبد الناصر أحمد، بريس عثمان علي إسماعيل، بريس عثمان كريم، بريس علي حمد صالح، بريس فاهي كمال. بريس فريد يعقوب، بريس فيصل عباس، بريس كاروان عبد الرحمن، بريس كاظم فاروق، بريس كاوى عبد القادر. بريس كلارا عوديشو، بريس جوليزار رشيد، بريس قلاويش عبيد، بريس جولستان باقي، بريس جولستان سعيد. بريز جوران عمر، بريز لنزة إبراهيم، بريز لقمان حمد حاجي، بريز ليزا فلك الدين صابر، بريز ليلى عبد الجبار. بريز محسن حسين، بريز محمد سعد الدين، بريز محي الدين حسن، بريز مجدة محمود، بريز مسلم عبد الله. بريز مم اسكندر، بريز مم برهان، بريز نزات شعبان، بريز نزار ملا عبد الغفار، بريز هاوري بناء محمد. نايمن وتوني الأخير ده بس نايمن وتولا قايمن يا بس بقوم على الأخير بس بس وصلت. بريز هدية مراد، بريز هلز أحمد، بريز هجان حسن، بريز هورمان حمد شريف، بريز همداد صباح بلال.
بەڕێز هێرش حەسەن، بەڕێز هیڤیدار ئەحمەد، بەڕێز وەیسی سەعید وەیسی، بەڕێز یاسین خوضرتا، بەڕێز مونا قەهوەچی، بەڕێز هێمن هەورامی. زۆر سپاس بۆ پەرلەمانتارە بەڕێزەکان. بەڕێزان، ئێستاش بە پێی بەرگەی بە حکمی مادەی 14 بەرگەی 5 کۆتایی هاتنی پرۆسەی دەنگدان ڕاگەیەنین و داوا لە دوو لاوترین ئەندامی بەڕێزی پەرلەمانی کوردستانەکەین. بێن هاوکارمان بن بۆ جیاکردنەوەی دەنگەکان. پەیڕەواڵێکەک لە جێی خۆتانەوە تکایە قسە مەکەن. سارا یەکەم جار سندوقەکە بشکێنن. بەڕێزان، بۆ شەفافیەتی زیاتری پرۆسەکە داوا لە ئەندامێکی فراکسیۆنی سەوس و هەروە داوا لە فراکسیۆنی نەوەی نوێیەکی کانەکەن ئەوانیش بەشدار بن.
کاک زکری بەڕێز زەکری وەرە ئێرەشتون جەناب ئەگەر زان وەرەقەی تەلەفیان کاک پێشەوە وەرەقەی تەلەفیان سپیش بنووسن ینی بۆ ئەوی ئەولا لە ناوەکە وەرنێرەکە زکری وەرە ئێرە جەنابەت ئێستا دەست بە جیاکردنەوەی دەنگەکانەکەین داوا لە پەرلەمانتارە بەڕێزەکانەکەین دەنگەکان بخوێنەوە و ناوەکان تۆمار بکرێن لەگەڵ دەنگەکان ڕێواز فایق ڕێواز فایق کاک عەباس بەڕێزێکی سەرۆکی پەرلەمان کێشە نیە دێ وەڵا بگووروان هەڵیان فەرموو کاک عەباس بەڕێز سەرۆکی پەرلەمان پێویست بوو یعنی ژمارەی ئامادەبووان و ژمارەی ئەو وەرەقانەی دەنجی لەسەر دراوە ڕای بگەێنین ئەنجا بیخوێنینەوە سپاس بۆ جەنابەت ملاحەزەکەت لە جێیە ملاحەزەکەت لە جێ بەڕێز ئەو ژمارەی ئەو کارتانەی کەوندراون بە پێی ژمارەی پەرلەمانتارەکانن کە لێرەن هەر 111ەکەی لە ناو زەرف بووە ئەوەی کە لێرە بۆ دەنگ دراون ئەو پەرلەمانتارە بەڕێزانە دیارن کە کێ لێرە هەن بۆیە دوای ئێمە ئەتوانین هەمووی بژمێرینەوە کامی زۆر شەفافی ئەلان بکرێت ڕێواز فایق ڕێواز فایق ڕێواز فایق ڕێواز فایق ڕێواز فایق بەڵێ ڕێواز فایق شادی نەوزاد ڕێواز فایق ڕێواز فایق ڕێواز فایق شادی نەوزاد ڕێواز فایق ڕێواز فایق ڕێواز فایق ڕێواز فایق شادی نەوزاد ڕێواز فایق ڕێواز فایق شادی نەوزاد ڕێواز فایق 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 شادی نەوزاد شادی نەوزاد ڕێواز فایق بەڵێ دەنگ سپیە باتڵە ڕێواز فایق بەڵێ شادی دوانیان سپیە دوانیان هەردوو ناوەکە نووسراوە هەژمان ناکرێت بەڵێ دوو سپیە شادی نەوزاد ڕێواز فایق ڕێواز فایق ڕێواز فایق ڕێواز فایق ئەوە نەنووسرا سپیەک بەڵێ ڕێواز فایق شادی نەوزاد شادی نەوزاد ڕێواز فایق ڕێواز فایق ڕێواز فایق ڕێواز فایق ڕێواز فایق ڕێواز فایق شادیان ڕێواز فایق شادیان شادی دەنگی شادیە بەڵێ ڕێواز فایق شادی نەوزاد ڕێواز فایق ڕێواز فایق ڕێواز فایق ڕێواز فایق ڕێواز فایق باتڵە دەنگ نەدرایە شادی نەوزاد ڕێواز فایق ڕێواز فایق
ڕێواز فایق ڕێواز فایق ڕێواز فایق شادی نەوزاد ڕێواز فایق ڕێواز فایق ڕێواز فایق ڕێواز فایق شادی نەوزاد ڕێواز فایق دەنگ نەدرایە باتڵە بەڵێ ڕێواز فایق شادی نەوزاد ڕێواز فایق ڕێواز فایق ڕێواز فایق ڕێواز فایق دەنگ نەدرایە باتڵە ڕێواز فایق ڕێواز فایق ڕێواز فایق ڕێواز فایق ڕێواز فایق شادی نەوزاد باتڵە ڕێواز فایق ڕێواز فایق ڕێواز فایق ڕێواز فایق ڕێواز فایقەوە تا هنا ئێستا بەڕێزان دیارە لە سەرەتای ئەم دانیشتنەوە 100 پەرلەمانتار لێرە بوون ئەو کارتانەی کە دابەش کراون 95 کاراتوتە و دیارە 5 پەرلەمانتاریش بەشداری پرۆسەکەیان نەکردووە بۆیە ئێستا بە پێی بڕگەی هەشتەم لە مادەی 14 ئەنجامی پرۆسەی هەڵبژاردننی بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان ڕاگەیەنین بەم شێوەی خوارەوە بووە بەڕێز دکتۆرە ڕێواز فایق بە 72 دەنگ بەڕێز شادی نەوزاد 16 دەنگ هەژمار نەکراونەوە دەنگ بۆیە لێرەوە بەڕێز ڕێواز فایق بە سەرۆکی پەرلەمان و کاندیدی سەرکەوتوو ڕاگەین و پیرۆزبایی لێەکەین. دەستان خۆش ئەوانشمان بەنەوە کاکە سوپاس ئەوانە بە هەمووی لای تۆ بن. ئێستاش داوا لە بەڕێز دکتۆرە ڕێواز فایق سەرۆکی پەرلەمانی کوردستانەکەین بێتە ئێرە بۆ بەڕێوەبردننی بەرگەی سێیەمی دانیشتنەکەمان. بە ناوی خوای بەخشندەی میرەبان خوشک و برایانی بەڕێز ئەندامانی پەرلەمان کە سوکاری سەربەرزی شەهیدان کۆمەڵانی خەڵکی کوردستان سەرەتا سوپاسی بێپایانی خۆم ئاراستەی ئێوەی بەڕێز و لە ڕێگەی ئێوەشەوە بۆ سەرجەم فراکسیۆنەکان و کۆمەڵانی خەڵکی کوردستانەکەم بۆ ئەو بڕوا متمانەی ئەمڕۆ بە ئێمەتان بەخشی. هەر لێرەشەوە زۆر سوپاسی خوشکی ئازیزمان دکتۆرە ڤاڵاکەم کە بە هاوکاری هەردوو بەڕێزان جێگری سەرۆکی پەرلەمان و سکرتێر توانیان لە قۆناغێکی ڕاگوزەری هەستیاردا سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بکەن. لەم ئەرکە نوێیەدا بەرپرسیارەتێکی گەورە و مێژوویی ئەخاتە سەرشانمان دڵنیاتانەکەینەوە لەگەڵ هاوکارانم لە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان هەموو هەوڵ و توانایەکمان ئەخەینە گەڕ
بۆ ئەوەی فاکتەری بەهێزکردنی پێکەوە ژیان و گیانی پێکەوە کارکردن بین بۆ تێپەڕاندنی دۆخی قەیرانە سیاسی و دارایی و ئابوووریەکانی کە لە چەند ساڵی ڕابردووە باڵی بەسەر هەرێم و پەیوەندیەکانی نێوان هێزە سیاسیەکان و فراکسیۆنەکانە کێشا بوو. ڕێکەوتنی لایەنە سیاسیەکان و پێکێنانی کابینەی نوێ حکوومەتی هەرێم و کاراکردنەوەی دامەزراوەی سەرۆکایەتی هەرێم هەنگاوی گرنگن بەرەو دەستپێکردنی قۆناغێکی نوێی پێکەوە کارکردنی فراکسیۆن و لایەنە سیاسیەکان لە پێناو چارەسەرکردنی کێشە و قەیرانەکان و جێبەجێکردنی داخوازیەکانی خەڵکی کوردستان. وەک سەرۆکایەتی پەرلەمان هەوڵەدەین نوێنەری هەموو خەڵکی کوردستان بین. چەتری کۆکردنەوەی سەرجەم فراکسیۆنەکان و ڕەنگە جیاوازەکانی پەرلەمانە بین. بۆ ئەوەی پەرلەمان وەک مەرجەعی بڕیارە چارەنووسسازەکانی گەلی کوردستان ڕۆڵی کارای خۆی لە پرۆسەی داڕشتنی یاسا و چاودێریکردنی حکوومەت و بە دوواداچوون بۆ جێبەجێگرتنی یاساکان و پەسەندکردنی بودجەی ساڵانەی هەرێم بجێڕێ بەهێزکردنی پەیوەندی و هاوئاهەنگی نێوان سەرۆکایەتی پەرلەمان و سەرۆکایەتی هەرێم و ئەنجومەنی وەزیران و سەرۆکایەتی دەسەڵاتی دادوەری کارێکی گرنگ و پێویستی ئەم قۆناغە نوێیەی پێکەوە کارکردنمان دەبێ. لە پێناو سەرخستنی پرۆسەی تەشریعی قانون و بەرقەرارکردنی سەروەری یاسا و دابینکردنی دادپەروەری کۆمەڵایەتی و بەرەنگاربوونەوەی گەندەڵی و دابینکردنی شەفافیەت. دوای تێپەڕبوونی دەمانگ بەسەر هەڵبژاردنەکان ئێستا خەڵکی کوردستان چاوەڕێی هەنگاوی کردەیی لە پەرلەمان و حکوومەت و سەرۆکایەتی هەرێمەکەن بۆ ئەوەی کێشەکانی خەڵک و پاشەکەوتی موچەی فەرمانبەران چارەسەر بکەون و ئاستی خزمەتگوزاری لە سەرجەم شار و شارۆچکەکان بەرز بکەنەوە و دەرفەتی کار و دامەزراندن بەڕووی گەنجوان و دەرچوانی زانکۆکان لە کەرتی گشتی و تایبەت زیاتر بکرێتەوە. لە کۆتاییە جارێکی تر سوپاسی هەموو لایەکتانەکەم بۆ ئەو بڕوا و متمانەیەی بە ئێمەتان بەخشی. دوای کۆتایی هاتنی پشووی دانیشتنەکان و دەستپێکردنەوەی وەرزی نوێی یاسادانان بە پشتیوانی خوا و هاوئاهەنگی سەرجەم فراکسیۆنەکان کارەکەین بۆ ئەوەی لە ئاست خواست و چاوەڕوانەکانی ئێوە و کۆمەڵانی خەڵکی کوردستان و کەسوکاری سەربەرزی شەهیدان و ئەنفالکراوان دابین. ئەندامانی بەڕێزی پەرلەمان ئێستاش بڕگەی سێمی بەرنامەی کارەکەمان جێبەجێەکەین کە بریتیە لە خوێندنەوەی یەکەمی پێشنیازە بڕیاری دیاریکردنی ڕۆژی 3 2014 وەکو ڕۆژی کۆمەڵکوژی ئێزیدیەکان بە پێی حکمی مادەکانی 79 82 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستانی عێراق. بۆ مەبەستە داوا لە بەڕێزان سەرۆکایەتی لیژنەی یاساییەکەین بۆ ئەوەی بفەرمونون بۆ خوێندنەوەی پرۆژە بڕیارەکە و هەروەها داوا لە هەدیەخانەکەین کە تاکە نوێنەری یەزیدیەکانە بفەرموێت لەگەڵ لیژنەی یاسایی بێتە سەر منەسات چکە بۆ خۆی داوای کردووە.
بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشنیازی بڕیاری دیاریکردنی ڕۆژی 3/8/2014 وەک ڕۆژی کۆمەڵکوژی هێزدیەکان کە لەلایەن ژمارە یاسای ئەندامانی پەرلەمانەوە پێشکەش کراوە ئەم پێشنیازە بڕیارە لە 7 مادە پێک هاتووە لەگەڵ هۆیەکانی دەرچواندن ناوی ئەندامانی پەرلەمان ئەوانەی کە واژۆیان کردووە ئەمانن: 1. هەدیا مراد حەیدەر 2. ئومێد عەبدوڕەحمان حەسەن 3. نەجات شەعبان عەبدوڵڵا 4. پێشەوە تاهر مستەفا 5. بەهمەن کاکی عەبدوڵڵا ئەحمەد 6. لیزا فەلەکەدین سابر 7. سعید مستەفا تەتەرخان 8. عەبدوسەلام عەبدوڵڵا حەسەن 9. حکمت محەممەد عەبوزێت 10. جیهاد حەسەن ئیبراهیم 11. ئیحسان محەممەد سەلیم 12. خەدیجە عومەر تاها 13. سەوسن محەممەد میرخان 14. لەیلا عەبدولجەبار حەدوو 15. زێدان ڕەشید خان ئاودەل 16. بەختیار شوکری سلێمان 17. بەهجەت عەلی ئیبراهیم 18. حەسیبا سعید ئیبراهیم گەردی 19. گولیزار ڕەشید حاجی بەدری 20. گەلاوێش عوبەید عوثمان 21. سەروان محەممەد عەلی حاجی 22. زانا خالد اسماعیل 23. وەیسی سعید وەیسی 24. سەفین ئاغا عومەر ئاغا قادر 25. هیویدار ئەحمەد سەلمان 26. شوان کەریم محەممەد 27. مەم ئەسکەندەر 28. ڕۆژان ئیبراهیم عەلی 29. نزار مەلا عەبدڵغەفار عەزیز 30. جوان یونس محەممەد 31. ڕێبوار عەبدڵڕەحیم عەبدڵڵا 32. ڕزگار عیسا سوار 33. زهر محەممەد عەلی خەیلانی 34. محسن حسێن مستەفا 35. جەلال محەممەد عەبدڵڵا پەریشان 36. ژیان تاهر ئەحمەد 37. گولستان باقی سلێمان 38. صباح محمود محەممەد 39. بژار خالد عەبدڵڵا 40. جیا حەمید شەریف 41. ڕێڤینگ محەممەد عەلی 42. ئەرشەد حسێن محەممەد 43. ڕێواز فایق حسێن 44. عەباس فەتاح ساڵح 45. سەرکو ئازاد حسێن 46. کاروان عەبدوڕەحمان عەبدڵڵا 47. عەبدولناصر ئەحمەد عەلی 48. ڕۆژان محەممەد کەریم 49. هەژان حەسەن ئەحمەد 5. لوقمان حەمەد حاجی 51. ئاشنا عەبدڵڵا قادر 52. شاخەوان ڕەئوف مستەفا 53. جەلال محەممەد ئەمین ئەحمەد 54. بەڵێن ئیسماعیل حاجی ئیبراهیم 55. شایان کاکە ساڵح محەممەد 56. گۆران عومەر عەلی 57. دابان محەممەد حسێن 58. عەلی حەمەد ساڵح تاها 59. محەممەد سەعدەدین ئەنوەر 60. ئایدن معروف سەلیم 61. سارا دلشاد بەکر مەولود 62. روبینا ئەویلمەک عەزیز 63. کلارا عەودیش و یعقوب 64. جەنان جەباری بویا 65. ڤایی کەمال سۆغۆمون. زۆر سپاس. زۆر سپاس. ئەو پێشنیازە بڕیارە ئاراستەی بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە وەکو لژنەی کاروباری یاسایی پەرلەمان داوا لە بەڕێزتان دەکەین ئەم پێشنیازە بڕیارە ئاراستەی لژنە پەیوەندیدارەکان بکرێت. زۆر سپاس. ئەم پێشنیازە بڕیارە ئاراستەی لیژنە هەمیشەیەکانی کاروباری یاسایی و کاروباری شەهیدان و جینۆساید و زیندانیانی سیاسی و سەرجەم ئەندامانی پەرلەمان دەکرێت. بەڕێزان، لەبەرەوەی مەبەستمانە ئەم یاسا ئەم پرۆژە بڕیارە ڕۆژی 3/8 کە ڕۆژی کارەساتی شەنگالە دەربچێ لە پەرلەمانی کوردستانەوە داواتان لێکەم بە گوێرەی مادەی 92 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان دەنگ بدەن بۆ ئەوەی کە یاساکە یا پرۆژە بڕیارەکە خەسڵەتی بەپەلەی بدرێتێ. بۆ ئەگەر
هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ ئەوەیە کە ئەم پرۆژە بڕیارە خەسڵەتی بە پەلەی پێ بدرێ دەستی بەرز بکاتەوە. زۆر سپاس. ئەم پرۆژە بڕیارە ئەم پێشنیازە بڕیارە بە دەنگی 95 ئەندامی پەرلەمان خەسڵەتی بە پەلەی پێدەدرێ. کێ لە دژە؟ کەس دژ نییە. بەڕێزان، لەبەرەوەی لە یەکێک لە مادەکانی ئەم پێشنیازە بڕیارەیە هاتووە کە قوربانیانی کارەساتی شەنگال و ئێزیدیەکان جینۆسایدی ئێزیدیەکان بە شەهید ئەژمار دەکرێن. ئێمە لە دەستەی سەرۆکایەتی پێمان وایە دەبێ بە گوێرەی مادەی 79 پەیڕە و بڕگەی چوارەم کە باز لەوە دەکا پێش دەرچواندنی هەر یاسایە کە بارگرانی دارایی هەیە دەبێ داوا لە حکوومەت بکرێ بۆ چوونی خۆی بڵێ لەو بارەیەوە. داوا دەکەم لیژنەکانی یاسایی و شەهیدان هەر ئەمڕۆ ئەرک بکێشن، کۆبوونەوە بکەن لەو بارەیەوە بۆی بە زووترین کات ئەم پێشنیازە بڕیارە بۆ وەرگرتنی بۆ چوون ئاراستەی حکوومەت بکەین و لە ناو نووساوەکەشمانە بێگومان داوایان لێ دەکەین کە دەبێت لە ماوەی هەفتەیەکە وەڵاممان بدەنەوە، چکە زەمن لەم بابەتەیە لە ساڵحی ئێمە نییە و دەمانەوێت لە 38 پرۆژە پێشنیازە بڕیارەکە ببێ بە بڕیارێکی تەشریعی. زۆر سوپاس. بەڕێزان ئەندامانی پەرلەمان، لەبەرەوەی درێژکردنەوەی ماوەی کارکردنی پەرلەمان بە مەبەستێکی دیاریکراو بوو، ئەویش بەسەندکردنی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بوو و ئێمە ئەرکەکەمان بەجێگەیانوە. بۆیە دەمانەوێت بۆتان بخوێنینەوە بیخەینە ڕووی بەڕێستان کە لە ماوەی ئەم خولەی تەشریعی کە ڕابرد و ئەمڕۆ دوا ڕۆژێتی پەرلەمانی کوردستان چی کردووە. یەکەم دانیشتەکانی پەرلەمان 14 دانیشتنی ئاسایی و 1 دانیشتنی نائاسایی. یاسا و بڕیارەکان ژمارەی یاساکان 2 یاسا بوون، ژمارەی بڕیارەکان 9 بوون، ژمارەی فەرمانەکانیش 7. ئەو پێشنیازە یاسایانەی خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە 4. کۆبوونەوەی لیژنە هەمیشەیەکانی پەرلەمان لە کۆی 15 لیژنەی هەمیشەیی پەرلەمان کە لە بەرواری 1/4 2019 تا 9/7 2019 89 کۆبوونەوەی ئاسایی لیژنەکان کراوە. لەم خولەی پەرلەمان لیژنە هەمیشەیەکانی پەرلەمان هەڵبژێردرا. کۆبوونەوەی لیژنەکان بە ئامادەبوونی جێگری سەرۆک و سکرتێری پەرلەمان، سەرۆک و جێگری سەرۆک و بڕیاردەری لیژنە هەمیشەیەکان هەڵبژێردرا. یاسای کاراکردنەوەی دامەزراوەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان عێراق و هەمواری شێوازی هەڵبژاردننی سەرۆک تا پەسەندکردنی دەستور و یەکەمین هەمواری یاسای پارێزگاکان لە هەرێمی کوردستان دەرچوێنرا. دوای کاراکردنەوەی دامەزراوەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان عێراق بەڕێز نێچیروان ئیدریس مستەفا بارزانی لە دانیشتنی ژمارە 6 ڕۆژی 28 پێنجی 2019 وەک سەرۆکی هەرێم لە پەرلەمان هەڵبژێردرا. لە دانیشتنی ژمارە 7 دەی 6 2019 بەڕێز نێچیروان ئیدریس مستەفا بارزانی سوێندی یاسایی خوارد بۆ پۆستی سەرۆکی هەرێمی کوردستان. لە دانیشتنی ژمارە 8 ڕۆژی 11 6 2019 بەڕێز مەسرور مەسعود مستەفا بارزانی بە بڕیاری ژمارە 7 لە پەرلەمانی کوردستان بۆ پۆستی سەرۆکی ئەنجومەنی وەزیران ناوزەد کرا. بە مەرسومی هەرێمی ژمارەیەکی ساڵی 2019 بەڕێز مەسعود مستەفا بارزانی لەلایەن بەڕێز سەرۆکی هەرێم ڕاستپێررا بۆ پێکێنانی کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان. لە دانیشتنی ژمارە 13 دەی 7 2019
پەرلەمانی کوردستان متمانەی بەخشی بە کابینەی وزاری نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان و سوێندی یاساییان لە بەردەم پەرلەمانی کوردستاندا خوارد. ئەندامانی بەڕێزی پەرلەمان ئێستش دانیشتنەکەمان هەڵەگرین بفەرمونون. وەختم دەوێت.